كردستانا شهيد كردستانا شهيد كردستانا چند سخت و دور به چه دور من دوباره گرده رخابات من چند سخت و دور به چه دور من دوباره گرده لامر پیروز هرگز ننادی ای من دلش آمده لامر پیروز هرگز ننادی ای من دلش آمده بۆ دنیا یەکینێ بۆ کوردان بۆ دانانی کۆمەڵگەی یەکسان بۆ دنیا یەکینێ بۆ کوردان بۆ دانانی کۆمەڵگەی یەکسان ئاوای سووری شۆڕێشمان هەڵداکەین هەر بە ڕۆژی سەرکەوتن داگەین ئاوای سووری شۆڕێشمان هەڵداکەین هەر بە ڕۆژی سەرکەوتن ئاگەین بە ڕەباری ئێوەی تێکۆشان ئاڕووی ناڕین ڕێگای تێکۆشان